سڵاو من توێژەری دەرونی باخچەی عیشق ئەمەوێ هەندێک ڕوونکردنەوە لەسەر یاریەژیریەکان بدەم. یاریەژیریەکان کۆمەڵی یارین کە ئێمە لەگەڵ مناڵەکان بەکاری ئەهێنین بە حوکمی ئەوەی کە ئێمە لەسەر ئەوە کار دەکەین 5 ساڵیەکەم بنیادنانی کەسایەتی تاکە و چەندەها لێکۆڵینەوە توێژنێژ ئەم قسەی ئێمە پشتڕاست ئەکەنەوە کە 5 ساڵیەکەم گرنگترین قۆناغە لە قۆناغەکانی گەشەی تاکدا. هەر بۆیە ئێمە لەم ڕێگەیەوە لە ڕێگەی یاریەژیریەکانەوە گەشە بە تواناکانی تاک ئەدەین، گەشە بە تواناکانی منداڵەکە ئەدەین لەلایەنی دەرونی، لەلایەنی کۆمەڵایەتی، لەلایەنی جەستەیی و لەلایەنی عەقلی. چونکە لەلایەک جۆرە چێژوەرگرتنێک بۆ مناڵ دەستەبەرەکە و لەلایەکی تر ئێمە هەنگاو بە هەنگاو بە ئامانجەکەمان ئەگەین کە ئامانجی ئێمەش بنیادنانی تاکێکی دەرن دروستە بۆ کۆمەڵگا.